بۆ زۆر کەس کریسمس کاتێکی تایبەتە لە ساڵ، کاتی خێرخوازی و دڵفراوانیە. لە ڕۆژانی کریسمسدا هاوڵاتیانی ئەمریکی یارمەتی مرۆڤ هەژارەکان دەدەن و هەندێک بۆ یارمەتیدان بە لە قۆماوان کات دیاری دەکەن. ئێرە بانکی خواردنە لە شاری گاردن گرۆڤە کە بێ بەرامبەر یارمەتی خەڵکی هەژار دەدات. ئەم بانکە ساردی و خواردنی قوتو ئەدات بە 375 کڵێسە ڕێکخراوی خێرخوازی لە باشووری کالیفۆرنیا و ئەوانیش ئەم خواردنانە بەسەر مرۆڤ هەژارەکانی کۆمەڵگا خۆیاندا دابەش دەکەن. بۆ وێنە ئەم پیاوەکە سەربازی دێرینی ئەمریکیۆ لە ساڵی 1970 تا 71 بەشداری شەڕی ڤێتنام بووە. ئێستا لە گەڕەکێکدا دەژێت کە پەنابەری ڤێتنامی زۆرە و کڵێسەکەی خواردن دەداتە خێزانە هەژارەکان کە زۆربەیان ڤێتنامین. خێرخوازی واتە خۆشەویستی و ڕەوشی زێڕی وەها هەڵسوکەکە کە دەتەوێت لەگەڵ هەڵسوکە و بکرێ و ئەمە بابەتە سەرەکیەکەیە. بەرپرسی ئەم بانکە باسی مێژووی دروستبوونی ڕێکخراوەکەی دەکات. لە ساڵی 1965دا سەرۆک لندن جانسن لە وتانێکی بەناوبانگدا ڕایگەیان دەبێت لە دژی هەژاری تێبکۆشین. ئەو وتی شتێک کە مەترسی خستۆتە سەر چۆنێتی ژیانی ئەمریکایەکان ڕوانگەی سیاسی دژبەرەکانە و هێزی لەشکری دوژمن نییە، بەڵکو ئەوە هەژاریە. ئێمە یارمەتی بێخانومانەکان دەدەین. ئەم کارەمان بۆ ماوەی 17 ساڵ کردووە و زۆر خۆشحاڵین کە ئەتوانین یارمەتی دێری کۆمەڵگا بین. 32,000 خۆبەخش لە ساڵدا یارمەتی بانکی خواردن دەدەن. ئەمڕۆ کرێکارانی کارگی بۆ یاخاتون تا خواردنەکان بەش بکەن. ئێمە زۆر خۆشحاڵ و سپاسگوزارین. ئەمە هەستێکی خۆشە کە دەتوانین یارمەتی خەڵکی تر بدەین و بۆ کۆمەڵگاکەشمان هەنگاوێک هەڵبگرین. ئەو کەسانش وە تەمەنیان سەرۆی 6 ساڵە دەتوانن بێن و بەبێ بەرامبەر باکسێکی خواردن وەربگرن. ڕاستە کە خەڵکی بێخانومانمان لێرە هەیە، خەڵکی کەم ئەنداممان هەیە، کەسانمان هەیە کە کارەکانیان بۆ ماوەیەک لەدەستداوە، بەڵام زۆرینەی ئەو خەڵکی کە یارمەتیان دەدەین کەسانێکن کە هەموو کات کار دەکەن، زۆرتر لە بەشی خزمەتگوزاریدان یان ئەوانن کە بە پارەیەکی کەم کار دەکەن و پارەکەیان بەشی ژیان ناکات. هەرچەند لە کاتی کریسمسدا دڵگەورەی زیاترە، بەڵام هەژاری وەرزی نییە و دەبێ بە درێژایی ساڵ یارمەتی لە قۆماوان بدرێت. بەتەنیا لە پارێزگای ئۆرەنجدا 325,000 کەس لە ژێری هێڵی هەژاریدا ژیان بەسەر دەبن. بەڵام کاری خۆبەخش و یارمەتیدان وەکو بەشێک لە کۆڵتوری ئەم کۆمەڵگایە توانیویەتی تا ڕادەیەک ئەم کێشە چارەسەر بکات. ئاوا هۆما، گاردن گرۆڤ، کالیفۆرنیا، دەنگی ئەمریکا.